وەکو عالیە هەر کەسی بە تێ زانین ڕێبەری گەلێک کورد و گەلێن ڕۆژهاتە نابین بەریە 23 ساڵان دە ئەنجامێک کۆمپلۆکە ناونەتەویدا دیر هاتە گرتن ئەو دیر گرتنش عالیە دەوڵەتە تورک بە بتەجدیدکردنە گران لەسەر وی هاتیە فەرزکردن تەجدید سوجێکی مرۆڤاهیە ئێریشەکی نەفسیە ئەف ئێریش دبە ئێریشە هەمبەری جوواکێکی ئەوشی لەسەر نەفسیە تەندروستیە یا جوواکێ تەسیر دەکات تەجدید هەروەها لەسەر تەندروستیە ڕێبەر ئۆجلان جوواکێ تێک دبە ئەم وەکی کۆمیتە تەندروستیە شنگالێ ئەم بێ تەجدیدێ شەرمەزار دەکەن و بەرامبەری بێ تەجدیدێ هێزێ ناف نەتەوی و دەوڵەتە تورک سوجدار دبینن دەوڵەتە تورک ئەف سوجێت مرۆڤایی ji xwe re heq dibînin bi tejrîd bi êrişên nexweşxanayê bi gazên kîmyayî dijî gerîla qeranîn de dête asta here bilindiya sûcê mirovahiyê ev êrişên bo li ser rêber Öcalan gerîla pêk tê berdewamiya fermanên şingalê ye û naye qebûlkirin ev êrişa ji tenduristiya civakê nexwete ev êrişa ji ber ku hêzên nav netewî bêdeng mane ji dewleta Tirk re heq tê dîtin tenduristiya civakê rojhilat navîn xerabtir dibe her wiha rexistina tenduristiya cîhanî û netewên yekbûyî ev êrîşana wek sûc ê mirovayê were dîtin di heqê dewleta Tirk de bi lez têkevne tevgerî